چاخانە وەختی خۆی بووە شوێنی غەریب کراوە کابرا هاتووە نانێکی خواردووە بەیانی ڕۆژ وەڵام ێستا وای لێ هاتووە بۆ بە شوێنی بەتاڵە کابرا کە ئیشێکی نەبێ کارێکی نەبێ مەجبووە چێ لە چاخانەیەکە دانیشێ زۆربەی چاخانەکان ئێستا بووە بە گەنج کابرا چێ لە چاخانەیەکە دانیشێ خەتێکی ئینتەرنێت دەبێت کاتۆ دانیشێ بۆ خۆی تانی وەڕۆ مەجموعەیە بە ساڵاسوو هەیە لە هەچێ لە چاخانەکانە دانیشێت تا درنگانێک ئیشی چاخان جاران کەم کەس تااقەتی پیشەی چایچێتی هەبوو وای مەسەل لەبەر سروفی دارایی و کەمیشی کەس هەڵەسێتەوە دوکانێ دانێ بۆ کەسبوو ژێوی ژیانی خۆی چاخانەی زۆری تایە هەڵەبجە ئێستا ئەو زۆری چاخانانەش خۆی بەتاڵی ئەوەنە چاخانە پیا بووە جا بڵێن لە زۆر پێش کیمیایەکە تا ئێستا هەڵەبجە چاخانەی تیا بووە بەس بەم جۆرەی ئێستا نییەکەوا زۆر بوو بێ خۆی دەلالەتی بێ ئیشی هەمووی بەتاڵیە ئیشی چاخان وڵڵی خەڵکی ئەم وڵاتە هەڵەبجەیە هەمویانیانە ئێرەتە ئەگینا خەڵکی کەم ئەم لاوەلا بێتە چاخانەوە زیاتر خەڵکی هەڵەبجەیە گەنجەکان گشتی لە بێ ئیشیایە بێکاریایە خەڵک پارەی پێ نییە گشتی کەس نازانێ ئیش و کاری چییە ئەوە تا ئێمە گەنجێکی بۆ خۆمان بەتاڵ ێسوڕێنەوە ئیسەوەنە عەرەبەکە زۆر لە شارەکە کوردەکەی تیان نەماوە چی گەنجە سەرگردان بۆ گشتی ڕێ بۆ ئەوروپا کەس تااقەتی ئیش و هینیشی نەما هەر کەس تااقەتی ژیانی نەماوە چی گەنجە لە ژیان بێزارێت ئەم ڕۆنامەیانە هیوا هەیە زانکۆی تاواکردگە مەکتەبی تاواکردگە